کەم لەگەڵ ئالێستۆ دووەویش دکتۆر سەلام عەبدولکەریمە توێژەری سیاسەتی نێودەوڵەتیە. کاک دکتۆر بەخێر بێت. ئەم هێرشانەی ئیسرائیل بۆ سەر ئێران بۆ سنووردارکردنی ئێرانە یان بۆ لە ناوبردنی ئێرانە؟ سڵاوتان لەبێ، سڵاو بۆ بینەرانی بیسەرانی کەناڵی کورسات نیوز. من ئەوەندەی کە پێم وترا لەسەر هەڵوێستی تورکیا لەسەر ئەم جەنگە زۆر باش ئێستا سەر ئەوەش دواتر بێگومان ئێمە زانین کە لە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەرەوە بارودۆخێکی نوێ هاتوۆتە ئاراوە، تەواوی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوێتەوە و پێشتریش لە جەنگ دژی تیرۆرەوە لە دوای 11 سپتەمبەرەوە استراتیژێکی نوێی وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هاتە ئاراوە کە گۆڕانکاری لە سیستەمی سیاسی و هەروەها گۆڕانکاری لە جیۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بکە بە تایبەتی لە جیهانی ئیسلامی. و ئەو کاتە لە ڕۆژنامەی کوردستانی نوێ راپۆرتێکی FBI تەرجەمە کرابوو کە دەبوو تا 2010 کۆمەڵێک ڕێکخراوی سیاسی پارتی سیاسی وهروەها وڵات لە دەوڵەت و وڵات لە چوارچێوەی جیهانی ئیسلامیە لە استراتیژی ئەمریکایە نەمێنن و بڕوخێن. ئەلبەت کاتەکەوکو فترەی زەمەنی ڕەنگە بڵێن 15 ساڵی تێپەڕبووە بۆ فترەی 2010. بەڵام ئەگەر تێبینی بکەین بەشێکی زۆر ئەو کاتە لە راپۆرتەکەدا وڵاتانی ئێران، ئەفغانستان، وارەها سووریا، میسر، سوودان، جەزائیر، تونس هەموو ئەوانە بەشێکی زۆری تێدا هاتبوو کە ئەگەر ئێستا ئەو راپۆرتە بەراوردکەن بە بارودۆخی ئێستا واقعی سیاسی ئێستا تێبینی دەکەن کە زۆر گۆڕانکاری هاتوۆتە ئارەوە. لە ڕووداوەکانی بەهاری عەرەبی لە 2011 گۆڕانکاری لە تونس ڕوویداوە، لە میسر ڕوویداوە، لە سووریا گۆڕانکاری ڕوویداوە، ڕژەم ڕووخاوە و ئێستا ئەوەی کەماوەتەوە تەنها دوو دەوڵەتی بەهێز لە ناوچەکە تورکیا و ئێران. ئێستاش خۆتان ئەزانەوە ئێران چەند ڕۆژێکە جەنگ دەستی پێکردو پەلاماری ئیسرائیل بۆ سەر ئەو وڵاتە کە لە ینی درێژکراوەی ڕووداوی نزیکیمان 7 ئۆکتۆبەرەکە لەوێەوە دەستی پێکرد لە پەلاماردانی ئیسرائیل بۆ سەر غەزە، دواتر بۆ سەر لوبنان، بۆ سەر حیزب الله و دواتر ڕوخاندنی سیستەمی سیاسی لە سووریا ڕژێمی بەشار ئەسەد و ئێستاش هاتووتە سەر ئێران کە ئەم ڕووداوانە هەمویان پێکەوە گرێدراون و کاریگەریان لەسەر ئاسایشی جیهان و ئاسایشی هەرێمی هەیە بە تایبەتیش تورکیا. ئەوترێت دکتۆر سەلام دوای ئێران نۆرەی تورکیایە، ئەمە ڕێیتە چێوا بێت؟ بەر لە دەستپێکردنی پرۆسەی چارەسەری پرسی کورد لە تورکیایە و هەر لە پێش ڕوخانی سیستەمی سیاسی لە سووریایە دەوڵەت باخچەلی و دەسەڵاتدارانی تورکیا ئەردۆگان باسیێن لەوە کرد کە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و دواتریش پەلاماردانی حیزب الله و کوشتنی بەشێکی زۆر لە سەرکردە و فەرماندەکان و قیاداتی حیزب الله و دواتر گواستنەوەشی بە ناو سووریا ئەوان بۆ چوونیان وا بوو کە ئەم بارودۆخانە بە ئامانجگرتنی تورکیایەوە لە ئایندێکی نزیکە ڕەنگە بگاتە تورکیا، لەبەر ئەوە پێیان وا بوو کە ڕوخانی دەسەڵاتی حیزب الله لە لوبنان ئاگاتە ناو سووریا، سووریاش بڕوخی و کاتە سنووری ئیسرائیل لەگاتە سنووری تورکیا و هەروەها ڕۆژاوای کوردستانیش کە ئەو هێزە کوردیانەی لە ڕۆژاوای کوردستانەوە تورکیا بە دوژمنی خۆی ئەزانێت لە ڕووی ئاسایشی نەتەوایەتیەوە ئەمریکا و هەروە ئیسرائیل داعمیانەکە بێتە مای مەترسی لەسەر ئاسایشی نەتەوایەتی تورکیا. بۆیە هەر ئەو کاتە ئەوان ئەم پرۆسەیان زیاتر ئەکتیڤتی کرد و بە ئامادەبوون و بە پاڵپشتی ئەمریکا وڵاتانی ئەوروپا و دەوڵەتی و خۆتان ئەزان لە فترەی پێشوە ئەو نزیک بوونەوەی لە نێوان کورد و هەروەها تورکیا هاتە ئاراوت بە دواتریش لە سووریا خۆتان ئەزان ئێستا لە دوای دەسەڵاتدارانی ئەحمەدشەرع ئێستا پرسی کورد لەوێ دۆخێکی هێمنی بەخۆوە بینیوە و ئەمە دەسەڵاتدارانی تورکیا و لەم ڕۆژانەش دەوڵەت باخچەلی ڕایگەیاند کە دوای ئێران سەری تورکیایە و ئەمانە بێگومان سەری تورکیاش دێتە ئاراوە لەبەری گۆڕانکاری لە ڕوانگە سۆسیۆلۆجیەکە هەر بۆ خۆی گۆڕانکاری حتمیە ڕوو ئەدات بیان و یەک سەری تورکیا نۆرەی تورکیا دوای نەخشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە کە ئەمریکا دایڕشتووە و ئیسرائیل بەشێکی زۆری ئەو پرۆژانە ئەو پلانانە جێبەجێ ئەکات و بەرگری لە ئاسایشی نەتەوایەتی خۆی ئەکات بە گوێرەی لێدوانی نەتەنیاهو بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل ئەمانە پەیوەندی بەوە هەیە کە ئەو گۆڕانکاریە جیۆستراتیژیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوودات و ئێران ئەندامێکی بەڵێ ڕەنگە لەم قۆناغەیە کاریگەری ئەو تۆی بۆ شێوێ نەبێت کە بارودۆخ ئەو بارودۆخی ئێستا کە پەلاماری ئێران درراوە پەلاماری تورکیا بدرێت. بەڵام ئێمە بیرمان نەشێ ئێستا مەترسی گەورەی تورکیا لە دوردۆنگی گەورەی تورکیا لەو جەنگەی کە لە نێوان ئیسرائیل و ئێرانە هەیە زیاتر لە 450 کیلۆمەتر سنووری تورکیا بە سنووری ئێرانەوەیە، زۆربەی زۆریشی ناوچە کوردیەکانن
و دەنگۆیەکیشەیە کە ئێران ئەگەر زۆر بەگیر بێت چۆن دەسەڵاتدارانی سووریا کاتی خۆی کە لە جەنگی دژی تیرۆرە بەگیر هاتن ناوچەکانیان تەسلیمی کورد کرد لێرەش تەسلیمی پژاک بکرێت کە خۆتان نەزان پژاک تاوەکو ئێستا درێژکراوی پارتی کرێکەرانی کوردستان و لە ناوچە سندوریەکانی هەرێمی کوردستان و هەروە تورکیا و ئێرانیش ڕۆڵ و پێگە و وجودی چەکداریان هەیە. تورکیا ترسی ئەوە هەیە کە ئەو ناوچانە ئەگەر سیستەمی سیاسی ئێران بکوێتە قۆناغی ڕوخان و ئەو ناوچانە کوردەکان پڕی بکەنەوە مەترسی لەسەر ئاسایش نەتەوەیەتی ناو تورکیا دروست بێ و لەوێش ئەگەر دەسەڵاتی خود مختاری لە داهاتووی کەوتنی سیستەمی سیاسی لە ئێران بێتە ئاراوە مای مەترسیە بێ کە تورکیا جارێک کێشەی سووریای چارەسەر کردووە ڕەنگە کێشەیەکی تری بۆ ئیزافە بێ ئەمە ترسەکانی تورکیا نەک ئەوەی کە ئێمە پێمان وابێ لەم قۆناغە پەلاماری تورکیا کێ پەلاماری تورکیایەت ئیسرائیل پەلاماردان وەک پەلاماردار نییە چکە ئێمە بیرمان نەچێت لە ساڵانی 90ەکان ڕێکەوتنامەی ئاسایشی و سەربازی نێوان تورکیا و ئیسرائیل یەکێک لە خاڵەکانی ئەوەیە کە تورکیا ڕێگە ئەدات بە ئاسمانی وڵاتەکەی کە یعنی کراوە لە بەردەم ئیسرائیلە. ڕاستە ئێستا و بارودۆخە گۆڕاوە بەڵام پەیوەندی نێوان تورکیا و ئیسرائیل نەپچراوە، پەیوەندی بازرگانی نەپچراوە. تورکیا خاڵی گواستنەوەی وزەی ئازەربایجانە لەوێەوە بۆ ئیسرائیل و هەروەها جیۆپۆلیتیکی وزەی جیهانی بەشێکی زۆری وزەی ئێرانیش بە تورکیا چێتە بازاڕەکانی جیهان. بۆیە مەسەلە پەلامادار نییە بەڵام کەمکردنەوەی ڕۆڵ و نفوزی تورکیایە و هەروەها ڕوخانی سیستەمی سیاسی لە ئەگەری ڕوخانی سیستەمی سیاسی لە ئێرانە سیستەمی سیاسی تورکیاش تەندروست نابێت سەلامەت دەرناچێت لەبەر ئەوە لەوێ کێشەی کورد هەیە ناکۆکیەکانی تورکیا و ئیسرائیل هێشتا ماونەتەوە بۆیە ئەمانە هەموو گرفتن و هەروە پێ وایە دکتۆر بۆیە تورکیا پەلەی کرد لە چارەسەرکردنی ئە بابەتەیە چونکە ئەیزانی مەترسی ڕاستەقینە لەسەر بێگومان ئەوان هەر وەک بەر لەوەی بگاتە ئێران ئەوان پێیان وابوو وەک باسم کرد لە 7 ئۆکتۆبەر و لوبنانەوە دێتە ناو سووریا لە سووریاش ئەگەر نەتوان پێش بکەون ئەگاتە ناو تورکیا بەڵام بۆ خۆتان نەزاننەوە بووکە ئەوان پێش کەوتنەوە توانیان پرسی کورد بهێنە پێشەوە و توانیشان قەنەعەدەم بە عەبدوڵڵا ئۆجەلان و بە کورد بکەن بە ڕۆخمی پاراستنی قەوارەی کوردی لە ڕۆژاوای کوردستان کە ڕەنگە بەشێکیش لە چوونە پێشەوەکانی پەکەکە و عەبدوڵڵا ئۆجەلان بۆ چارەسەری پرسی کورد بەم شێوازەی کە هەیە پەیوەندی بە پاراستنی ئەو دەستکەوتانە بێت کە لە ڕۆژاوای کوردستانە و خەریکە ڕەنگڕێژە بێ و ئێستا خۆتان نەزان شاند پێکهاتووە لە ڕۆژانی داهاتوو بچنە دیمەشق بۆ گفتوگوت لەسەر مافەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان. لەگەڵ ما بینیتەوە گەڕێمەوە لای کاک محەممەد نەسرەدین لە کەرکووک لەگەڵ کاک محەممەد نیویۆرک تایمز دەڵێت ئیسرائیل ترسێکی زۆری هەیە لە توانای ئێران بۆ تۆڵەسەندنەوەیەکی تۆقێنەر. هاوڕایت لەگەڵ راپۆرتەکەی نیویۆرک تایمزە؟ ئەزانی چۆن کاک خاوەن ئەبێ بیرکەینەوە ئێران تۆڵەسەندنەوەیەکی تۆقێنەر بە ئیمکانیاتی چی؟ طبعا ئەبێ ئیمکانیات ئەوەنیە ئەبێ ئێمە ئەو ئیمکان ئەزانی زۆرێک لەو ڕۆژنامانە ئەم بابەتانە کە گەورەکەنەوە هەتا ئەمەی کە ئەم ڕۆژ دەکرێت من پێم وایە بەشێکی گەورەکردنەوەی ئاسەواری ئەو موشەکە بالیستیانەی ئێرانە ئەزانی بەشێکی ڕەنگە بۆ ئەوە بێ بیانودان بەوەی کەوا ئیسرائیلەکان دەستکراوە بن لە تۆڵەسەندنەوە بیانودان بەوەی کەوا ئەمریکەکان ببنە بەشێ لەم جەنگە بۆیە من پێم وایە هەندێک لەو لێدوانی ڕۆژنامانیە شەرت نییە تەواو ڕاست بێ و ئێرانیش بۆ خۆی پێم وانە ئیمکانیاتی ئێران ئەوەی کە ئێستا لە بەردەسا بەو ئاستە بێ بتوانێ گورزێکی تۆقێنەر لە ئیسرائیل بدا لەبەرەوەی ئێستا لە شەرێکی کراوەیە ئێران تەواوی دام و دەستگاکانی لە بەردەم هێرشن پێم وان نییە ئێران بارودۆخێکی لەمە زیاتر مەترسیداری بەسەر بێ تا هەرچی توانەکانی هەیە بەکاری بێنێت پێم وایە ئێران هایپەرسۆنیکی بەکارهێنا کە 5 ئەوەنەی چۆنە خێراترە ئەوزان دیمەنەکانیشتان بەڵێ باس لەوە دەکرێت باس لەوە دەکرێت هەندێک لە ساروخە بالیستیەکانی ڕەنگە تا 8 ئەوەنەی خێرایی دەنگش بێ لە 5ەوە دەست پێکاتی ترەگەوانێت تا زیاتر بڕوات بەڵێ زیاتریانش هەیە من ئەو بە پێ زانیارەکان زیاتریانش هەیە بەڵام ئەوەی کە گرفتە بۆ ئێرانیەکان ئایا ئەو ساروخانە کۆتایی بە ئیسرائیل دێنن ئەو ڕێژەیە کە لە ساروخەکان کەوتووە پێم وانە ڕاستە مەساحی ئیسرائیل بەراورد مەساحەیەکی بچووکە ئیسرائیل فریای ئەو موشەکانە ناکەوێت ئەزانی ئێستا سیستەمێکی بەرگری ئەمریکیش هاوکاریانە سیستمێکی بەرگری ئەمریکی ئێستا هاوکاری ئیسرائیلەکان بەڵێ لە یەکەم ڕۆژەوە سیستمێکی بەرگری ئەمریکاش هاوکارێنە بەڵام من پێم وایە بۆ خۆی ئەم پرسا بۆ ئێرانیەکان
ئایا چەندیان لەو ساروخە پالیستیانە هەیە؟ ئایا وەکو هەندێک زانیاری دەڵێن هەموو توانەکانی ینی ئێرانەکان 2000 ساروخیان هەیە. چەند لەو ساروخانە دەتوانن لەو ژێرزەمین بێن لە دەرەوە تێیگرن، ینی بیاوێن بۆ ئیسرائیل. چەندی لە ڕێ دەکەوێت، چەندی ئیسرائیلەکان دەتوان لە ناو ئێرانە تێکیدەن و چەندی جێی کاریگەر دەگرێ. و ئەگەر بەجددی ئەزانی ئەو گورزەی ئەمان باسیەکەن ئەگە بەر ئیسرائیل کوێ ئەو کاتە ڕاستەوە خۆ ئەمریکا ئەبێتە بەشێ لەو جەنگە کە پێم وایە ئێرانەکان تا ئێستا خۆیان لەوە دەپارێزن. بۆیە هەندێک گورز کە باز دەکرێت گەر کاریگەریەکەی لە توانای ئیسرائیل تێپەڕکە، ئەمریکیەکان ڕاستەوخۆ دەبنە بەشێ لەم جەنگە کە تەواوی معادلەکە بە پێچەوانەی بەرژەوەندەکان ئێران دەگۆڕێن. لەگەڵ ما بێنەرۆ دکتۆر سەلام، گۆڕانکاری لە سووریا کرا و لە ئێرانی شاکرێت بەخچەریەڵێت نۆرەی تورکیایە دوای ئێران، ئەی عێراق لەم نێوەندەیە چی لێت؟ ئەگەر تێبینی بکەین تورکیاویستی لە ناوچەکانی حەڵەب و کۆمەڵە شوێن لە دوای ڕوخانی ئەسەدا بە هەماهەنگی و ڕێکەوتن لەگەڵ دەسەڵاتدارانی دیمەشق کۆمەڵێک بنکەی سەربازی بکاتەوە بوو ئیسرائیل لێیدا و دوای هەردوو لا لەسەر دابەشکردنی نفوز ڕێکەوتن. بێگومان ئەم دابەشکردنی نفوزە بەدەر نییە لەوەی کە تورکیا بەڵێنی دابێ بە ئیسرائیل کە لانی کەم لە پەرلەماردانی ئێرانە بێدەنگ بێ یاخود نەوعان ما جۆرێک لە هاوکاری ئیستیخباراتی یا ئەوەی کە بێدەنگبوون لە بەکارهێنانی هەندێک بنکەی سەربازی و ئاسایشی بۆ چاودێریکردنی بڵێن جموجوڵەکانی خۆی لە پەرلەماردانی ئێرانە کە لەم ڕۆژانەش باز لە تۆمەتبارکردنی تورکیا کرا کە لە بنکەی پیرەجیکەوە کە گوایە ئیسرائیل لەوێ بەکارهێناوە بۆ سیخوڕیکردن بەسەر ئێرانەوە بۆ پێکانی ئامادەکانی وەکو دەنگۆیەک ئەمە کە دوور نییە. بۆیە لە ئێستاشدا عێراق ئێستا کەوتوتە بەردەم بەرداشی ئەم جەنگەوە بۆ خۆتان نەزان هێزە شیعەکان لەسەر حکومن و بەشێکی زۆرە و هێزە شیعانە لە ئێرانەوە نزیکن و تا تەسریحاتی مالیکی و تا کەمێک پێش ئێستاش پەلەمایانەوێ باڵۆزخانی ئەمریکا لە ناوچەی سەوز لە بەغدا نەمێنێ و پێیان وایە ئەوە شوێنەکە بۆ مەترسی لەسەر ئاسایشی عێراق و هەروەها ئەمریکا نەوعەن ما هاوپەیمان و هاوکاری ئیسرائیل لە پەلاماردانی ئێرانە. بۆیە عێراق ئەگەر سەرکردایەتی سیاسی لە عێراقدا و دەوڵەت و هێزە شیعەکان دانایانە مامەڵە نەکەن ڕەنگە عێراقی شتێوە بگلێ لەم جەنگە لەبەرەوە مانەوەی هێزە شیعەکان پێیوەستە ئەوانەی کە لەسەر حکم لە ئێران نزیکن پێیوەستە بە مانەوەی ئێرانەوە و لە گەری ڕوخانی ئێراندا ئەوان ڕەنگە ئایندەی سیاسیان فەرمانڕەواییان و لە ڕوو چەکداریشانە بکوێتە مەترسیەوە. بۆیە تێوەگلانی عێراق بە تایبەتی کەوتوتە سەر ئەوەی تا چەند هێزە شیعەکان کە فەرمانڕەوان لە عێراقدا هێزی چەکداریانی حەشدی شعبیە تا چەند تەداخلاتەکان و تاکو چەند بەشداریەکەن لەم جەنگی کە لە نێوان ئیسرائیل و ئێراندا هەڵگیرسا. ئەو گۆڕانکاریە کە باسی کرد ئەگەر لە تورکیا ڕووبات چ کاریگەریەکە بێ لە سەمەلەفی کورد سەدووەسی کورد؟ کاک خاوەن ئێمە باسمان لەو کرد گۆڕانکاری بەمانای ئەوە نیە لەم خۆناغەیە کە ئەوەی کە پەلاماری ئێرانە درێ باردووە. بەڵام ئەگەر تێبینی بکەی ڕۆڵی تورکیا لە هاتنە سەرکاری پارتی داد و گەشەپێدانەوە بەو سیاست و نەهجەی کە ئەردۆگان گرتوێتە بەر وردە لەلایەن ئەمریکا و ئیسرائیل و بەشێک لە ئەوروپاوە قەتی سەکرێ ڕۆڵی کەمترە کرێتەوە و نەوعەن ما هەوڵی پاراوەستخستنی درراوە. بەڵام لە هەمان کاتا بۆ هەندێک گۆڕانکاری استراتیژی گرنگی نەخشەی ڕۆژهڵاتی ناوەڕاستی گەورە ئەمریکا پێویستی بە تورکیایە. پێگەی تورکیا لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی جیۆپۆلیتیکەوە پێگەیەکی گرنگە. هاوپەیمانیانە لە ناتۆ، هاوپەیمانیانە لە زۆر پرسی سیاسی ئابووری و بازرگانی و ئەمنیە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل لە لایەکی ترەوان سوودی لێ ئەبین. بەڵام بابەتەکە ئەوەیە کە ئەگەر گۆڕانکاری لە سیستەمی سیاسی لە ئێرانە بێتە ئاراوە مانتیقە کوردەکان خودمختاری جا ببنەوە هەردۆخێک هەبێت تەسیراتی لەسەر دۆخی ناوچە کوردەکانی تورکیاژە بێت لەبەرەوە ناوچەکانی وان و هەکاری کۆمەڵە شوێنەوە هاوسنوورن زیاتر لە 450 کیلۆمەتر سنووری نێوان تورکیا و ئێران لە ناوچە کوردەکانەوەیە. بۆیە گۆڕانکاری ینی ئێستا تورکیا ئەو جموزۆڵی دەست پێ کردو ئامادەی ناوبژیوانی بکە ئەمڕۆ هاکان ڤیدان لەگەڵ پۆتین ناقسەی کردو ئەردۆگان خۆی ئامادەی دەربڕیەوە کە تورکیا ئەوێ میانگیری بکە ئەم شەڕە ڕابوەسێ پەیوەندی بەو دڕدۆنگی و ترس و قەلەخیانەوە هەیە کە ئەترسێ بارودۆخەکان بگوازرێتەوە بۆ ناو بارودۆخی ناخۆی تورکیا کە بۆ خۆی لەم دۆخەیە نایەوێت ئەو قازانجانە یا ئەو پێگە و ڕۆڵە نوێیانەی دەستی کەوتووە لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەدەوە لە دەستی بدات ئەگەر بێت و بازنەی جەنگەکە فراوان بێەوە ناو خۆی تورکیا بگرێتەوە کاریگەری سیستەمی سیاسی بە شێوەیەکی کاریگەر و ڕنگدانەوی هەبێت لەسەر دۆخی ناخۆی تورکیا. جەنگی ئیسرائیل و ئێران بە جۆرێک لە جۆرەکان بابەتی چارەسەرکردنی پرسی کوردی لە تورکیا تۆزێک بێدەنگ کردووە.
ئەم پرۆسەیە بەچی گەیشت لە تورکیا هیچ هەنگاوێکی جددی بۆنراوە ئێمە دەزانی لە خۆناغی پێشوودا هاتە سەرەوەی کە کۆمەڵی گۆڕانکاری بکرێت و گۆڕانکاری لە سەرۆکی پەرلەمانە جارێکی تر گۆڕانکاریان کردەوە هەر شتەنە نیعمان کورتۆمش هەڵبژێرایەوە بەڵام چاوەڕێن کە دەستورێکی نوێ بنووسرێتەوە هەر ئەردۆگان و بەرپرسانی ئاکپارتی و دەوڵەت باخچەلیش لە هاوپەیمانی ئاکپارتی ڕاگەیاند کە تورکیا پێویستی بە دەستورێکەیە تا ئەو دەستورە نەگۆڕێت ناتوانرێت باز لە چارەسەری پرسی کورد بکرێت لەبەرەوەی بەشێک لە بربەستەکان بربەستی دەستورین و دەستور مادەکانی دەستور ڕێگرێت لەوەی کە کورد وەکو نەتەوەیەک هاوشان وەکو گەلانی تری ناو تورکیا ئاماژەی بۆ بکرێت بۆی ئەمە کەوتۆتە سەر ئەوە ئەم جەنگەش ئێستا دەسەڵاتدارانی تورکیا هەمیان سەرباریەوەی کە ئیدانەیەکەن و بەشێکی زۆری پارتە سیاسیەکان بە پارتە ئۆپۆزیسیۆنەکانیشەوە لە لێدوانەکانیان نا سەرکۆنەی ئیسرائیلەکەن و نەوعەنما جۆرێک لە ئاوسۆزی قەزەی فەلەستین و ئێرانیشن ئێستا بەڵام کەوتۆتە سەرەوەی تا چەند دەسەڵاتدارانی تورکیا ئەچنەوە سەر سکەی بەگەرخستنی گۆڕینی دەستورەکە و پێکێرانی کۆمەڵێک لیژنە و کۆمیتە کە سزاکانی ناو بڵین زیندانەکانی تورکیا کە بەشێکی زۆری کوردەکان و لایەنگران و ئەندامانی پەکەکەی بگرێتەوە بتوان بێنە دەرەوە گۆڕانکاریان من ناتوانم لەبەرەوەی ئێستا بارودۆخێکی تازاتەوە ئاراوە ئەم جەنگە ڕووداوێکی تری تازەیە کە گۆڕانکاری تر هێنێتە ئاراوە بە دوای خۆیان ئیتر نازانین ئایا لە تورکیا پرسی کورد ئەباتە پێشترەوە یاخود نا بەڵام ئەوەی کە تێبینێکرێ ڕەنگە باشتر بێ بۆ پرسی کورد لەبەرەوەی تورکیا ترسی زیاتری لێنیشە ئەگەر بێت و سیستەمی سیاسی لە ئێرانیشا بڕوخێت ئەو کاتە تاکە دەوڵەت کەما بێتەوە کوردستانی گەوری بەسەرا دەبەشکرا بێ تورکیا ئامێنێتەوە کە ناوچەکانی باکووری کوردستانە بۆیە تورکیا کە ڕژێمی ئەسەد ڕووخا دەست پێشخەری کرد پێش ڕوخانی ڕژێمی ئەسەدیش دەست پێشخەری کرد پرسی کوردی هێنایە ئاراوە بۆیە ئێستا لە ئەگەری ڕوخانی سیستەمی سیاسی لە ئێرانیشا تورکیا زیاتر ڕەنگە زیاتر لە کورد نزیک بێتەوە هەتا بەشێکی زۆری ئەوەش کە وەجەلان دەست پێشخەری کردو ئەوان پێشبینی ئەویان کردووە کە گۆڕانکاریەکانی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکی بۆ پێکدادانی نەتەوەکانە کە مەسەلەن کورد و تورک خۆیان لەو پێکدادانە بپارێزن کە ڕەنگە بە قازانجی ئیسرائیل و ئەمریکا و بەشێک لە ئەوروپا بشکێتەوە بە زیانی نەتەوەکانی ناوچەکە بشکێتەوە.